بە درێژایی 11 ساڵی ڕابردوو مامۆستایانی هەرێمی کوردستان بەهۆی دزینی موچە و لێسەندنەوە و زەوتکردنی مافەکانیان لەلایەن دەسەڵاتی پارتی وێکێتی بەشێکی زۆری تەمەنیان لە خۆپشاندان و گردبوونەوە و بایکۆت بەسەر بردووە. بەڵام دەسەڵات نەک هەر وەڵامی داواکاری ڕەوەکانی نەداونەتەوە، بەڵکو شەقوەشێن و بەڵتەچەکانی خۆی بەرداوەتە گیانیان و شکۆیانی شکاندووە. کاتێک لە هەولێر بۆ داواکردنی موچە و مافەڕەوەکان شەقام پڕ بوو لە خۆپشاندەر و ناڕەزایی، دەسەڵات لە ڕێی چەکدارەکانیوە بە ئەو پەڕی سوکایەتیوە وەڵامی دانەوە و کەوتە گیانی مامۆستایان و شەقیان لە پیرۆزترین چینی کۆمەڵگە وەشاند. هەرچی لە سنووری سلێمانیە کاتێک مامۆستایانمانیان لە خواردن گرت، دەسەڵات نەک هەر بەدەم داواکانیەوە نەهات، بەڵکو لە ڕێگەی سێبەرەکانیوە هێرشی تند و پڕ لە چاواشەکاری بۆ سەرمانگرتووان دەست پێ کرد. کاتێکیش لە عەربەد خێمەیان هەڵدا و ڕێگریان لە شادەمار و تەنکەرەنەوتە بە قاچاغبراوەکان گرت. هەرزوو دەسەڵات بە پیلان و لە ڕێگەی هێزێکی زۆرەوە لە درەنگانێکی شەودا کۆمەڵێک بندیواری خۆی بەجلی مەدەنیوە ئاراستەی خێمەی مامۆستایان کرد و بڵاوەی پێکردن. بەشێکیش لە مامۆستایان سەرباری ئەوەی لیان درا و سوکاتیان پێکرا دەستگیریش کران، هەڕەشەی تۆمەت خستنەپاڵیشان ئاراستە کرا. مامۆستایانی کوردستان کە ساڵاتی دامەزانی ڕێکخراوەکەیان دەکەنەوە ئێستا لە خراپترین دۆخدا دەژین و دەیەکە بەدەست بێبەڵێنی و دزینی موچەکانیانەوە دەناڵێنن پاشەکەوتی موچەی چەندین ساڵەیان لای حکومەتی ماوە بە سەرچووی هەرێمە. تاوەکو ئێستاش نازانن چارەنووسی ئەو مافەیان چی لێ دێت و کەی پێیان دەدرێتەوە. هەروەکو ماوەی زیاتر لە 10 ساڵ دەبێت پلەبەرزکردنەوەیان بە شێوەیەکی ناسایی ڕاگیراوە. هەر لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردنەکان و بۆنەوەی یادەکانیشدا پارتی وێکێتی بە شانوباڵی مامۆستایانە هەڵدەدەن و دایان بەڵێنی درۆ و پڕ موزایادە و چاواشەکاریان پێدەدەن، دواتریش پشت هەرچی بەڵێنی خۆیان هەیە دەیکەن وەک نەبایان دیبێت نەبۆران. وەڵڵا نەهەژماری منە نەهەژماری ئێوەیە. مامۆستایان لە هەر وڵاتێکی جیهاندا ڕێزلێگیراوترین چینی کۆمەڵگان، چونکە فێرکار و پەروەردەکاری نەوەی نوێی ئایندەی وڵاتن. لە زۆربەی وڵاتەکاندا جیاواز لە دابینکردنی موچەیەکی